من باوش شهید دلال منام عبدالله شهید دلال 21 حوتی 1997 لدایک بووە خوێندکاری زانکۆ بووە لە 9 دی 2007 بەشدار بووە و لە 3/6 2022 شەهید بووە بەڵام من 18 ئەو هەواڵم پێدراوە شەهید دەلال وەک هەر کچێکی ئەم کوردە خوێندکاری زانکۆ بوو حەزی لە خوێندنەوە هەبوو حەزی لە ڕەسم و لە ئەوانە هەبوو حەزی لە ئیستیطلاع هەبوو ینی حب و زووری هەبوو بۆ دەرەوە بەس زۆر حەزی لە ڕەسم و بەڕاستی دیارە من ئاگدار نەبووم ڕەنگە پەیوەندی هەبوو بێ ئیتر لە 9 ئەوە بوو کە ئێمەی بەجێهێشتۆ و دواتر هەواڵمانزانی کە بەشدار بوو کچێکی ڕێک و پێک ئەوە بوو هەر لە کۆلێجی خۆشمان لە کۆلێجی بازرگانی خوێندکاری دارایی بانک بوو کەسێک بۆ لەگەڵ دایکی و خوشکەکانی زۆر نزیک بوو لەگەڵ براکەشی نەفرەت لە هەموو چەکێکەکەم نەفرەت بێ لە هەموو چەکێک مرۆڤ دەبێ بژی مرۆڤ دەبێ ئازاد بێ چەکی کیمیاوی چەکێکە لە هەموو عالەمە قەدەغە کراوە چەکێکە تەحریم کراوە بەداخەوە میلەتەی ئێمە 2500 ساڵ زیاترە ئەمە دژایەتیمان ئەکرێ تعدامان لێ ئەکرێ زوڵممان لێ ئەکرێ ستەممان لێ ئەکرێ بەداخەوە لەم سەدەی ئاخیرەشە زوڵمەکە دووبارە بۆتەوە بە کیمیایی ڕۆڵەکانمان شەهید دەکرێن لەسەر خاکی خۆمان بەڕاستی ئەمە ستەمە ئێمە زوڵممان لە خاکی هیچ کەس نەکردووە لەسەر خاکی خۆمان ڕۆڵەکانمان شەهید دەکرێن بەو چەکە قەدەغە کراوەش بەداخەوە کە ئومای متحیدە مەسەڵەن وڵاتانی ڕۆژاوا لەو بوونە بێدەنگن کە ئەمە شتێکی زۆر ناخۆشە بۆ گەلی ئێمە جارە بە من لە پێشەوە گلەیەک لە گەلی کورد لە خۆی بکەم تاوان گەلی کورد لە پێشەوە یەک نییە بەداخەوەم زۆر بیر و ڕاوشتی جیاوازان هەیە و زۆر کاری خراپ لەسەر یەکترەکەن بەداخەوە دەبووە گەلی کوردیە گرتوو بێ بڵێم چی نازانم نەک هەر کچێکی خۆم هەر کەسێک هەر مرۆڤێک لەسەر زەوی بکوژرە بە هەر جۆرە چێشێک من دژیم و دیفاعیشی لێکم بەرگری لێکم بە تایبەت ئەگەر ئەو کەسە کورد بێ و بە تایبەتی تر ئەگەر کچی خۆم بێ ئیتر نازانم ئەوەی لە دەست بنابێت تەمان بە دڵنیاییەوە ئەیکەم پێویستە لەسەر پەرلەمانی حکوومەتی عێراقی بەڕاستی خاچ خۆی بپارێزێ نەهێڵێ ئەو ستەم و زوڵمە لە هاوڵاتیانی بکرێ بەداخەوە حکوومەتی عێراقیش بە خۆت دەبینی ئێستا ئەوەزایەکەی بینی ئیتر باشتر وایە لە ڕێگەی ئومای متحیدەوە یا لە ڕێی حکوومەتی عێراقیەوە سکاڵا بکرێت لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەلایەن کەسوکاری شەهیدانەوە لەلایەن هێزە سیاسیەکانەوە بەڕاستیەوە قەدەغە بکرێت شتێکی باشە بێت ئێمە بەرگریەکەین لە هەر ڕۆڵێکی ئەم نیشتیمانە شەهید بکرێتەوە جارێکی تر هەچی پێمان بکرێت بە دڵنیاییەوە ئەیکەین و درێغی ناکەین